تنیتر بکە نەکە پارتی بەستاوی لەوێ لۆ گەرمەی انتخابات یەک موچەیتر بدرێت بە خەڵک یەک موچەی دا ئەو جێی لێ نییە کۆمەلگایان لەگەر ئەوە لێ ڕاهینەکە 4 مانگ جارێک 6 مانگ جارێک موچەی بدنێ ویژدان و ئەوەشان ئەو لێ گەڕێ لەو مۆزوعی ئەوانە بەس هاتوون لۆ گەرمەی انتخابات ئەگە بتوان لەگەر ئەوەی انتخاباتەکان هەمووی دیزاین دەکرێت ڕێککەوتنی سیاسی دەکرێت بەس ئیتر کو خەڵک ڕابشێشن موچە نەدرێ پارتی چی پێەیە هیچێتی چی پێەیە هیچیان پێ نییە بە خۆتان دەزانن هیچیان پێ نییە بێن قسەی چ بکەن ینی وەڵڵاهی نازانم خەڵک چۆن دەستە دەنگدان ئەو جارایی و یعنی چ بانگەشەیەک دەکەن چ بانگەشەیەک دەکەن دای ئەو هەموو درۆیە و ئەو ڕەوشە و یەکێتی لەولای خاوەنی هیچ نییە هیچ ینی نازانێت دەڤەری سلێمانی بە جددی یەکێتی چ یان پارتی ئەو هەموو شکستەی مەسرۆر بارزانانی لێ چ دەڵێ لەو خەڵک بۆیە هەر ڕێککەوت نەکرا تەنیا لەو ئەبرکردنی ئەو مانگەی موچەیە ئەو موچەیە هاوڕێیان بە هەر حاڵ با بچمە سەر ئەو خاڵەی بەخێر بێن سەر چاوی ئێمە سەبر بگرن هاوڕێیان من دەزانم ئێوە بە پەلەن بەڵام کاچ خۆم ینی با قسەک برادەر و شتیش خۆ من ناتوانم یەکسەر قسە باسکەم هاوڕێیان سێ چار ڕۆژێک لە پرێکداوە یەکەم جارە ئەوە ماڵی تاالبانی پاڤل و قوبات پێکەوە دەڕۆن دیارە هەست پێ دەکەن شار ئامنە ئێستاکە ئەگەنا قەد و برا پێکەوە نەڕۆشتینە ینی ئەوە یەکەم جارە هەر لە ڕووی ئەمنیەوە ینی ئێستا هێزەکەبی دەتوانانی کۆنتترۆلی دەباشان و هەمووی ئەوریکە بەسی تر ئەوان دیارە هەست پێ دەکەن وەزعەکە لە کۆنتترۆلە خۆیاندایە بۆیە هاتوون پێکەوە هاتوونە ئەمریکا دەستیان بە دیدار کردیە دەبی بڵێم هەموو ئانەی پێیان وایە مەسرۆر بارزانی پێشوونە هاتە ئەمریکا ڕاست نییە چەند هەوڵیدا فەشەلشی زۆر گەورەی ناکەوە واڕێ من دووبارە تاکید دەکەمەوە کە مەسرۆر بارزانی ئەگەری بوونەوەی بە سەرۆکی حکوومەت گەلک ئەستەمە و بژتەوە ئیتر ئەمریکا ئەوروپا یانی مزایقەی دەکەن مزایەکانیش چیە ڕەنگی دەیامە لە فیلی هەڵبدەنەوە ڕەنگی سکاڵا و شت بێتە پێش یعنی ئیتر مۆزوع دێت ینی مزایقەی مەسرۆر دەکرێت لەو نقطەی دوو ئێستا قیادەی یەکێتی خەمی هیچی نێوەس خەمی کێشەی لالەزار و ئەژی ئەمینیتی بەڕاستی ینی ئەتە بڕۆ سەیری میدیایان کە سەیری جم و جۆڵی کارتی یەکێتی بکە نە کەس باسی کەرکووکەکە نە کەس باسی قەزای قەومی دەکە موچەش خەڵکیان جێش پێکردیە بۆیە هەموو مۆزوعەکانیان زیاتر لە بۆ کێشەی شەخسی خۆیانە چۆن مەسرۆر چۆن کورسەکەی بەدەست بینتەوە نێچیر کومری بشێنیتن ئەو بستە شوێنی پاڤل و قوبات و کەیسی لالەزار لە کۆمەلگای نێودەوڵەتی لاواز بکەنیان ئەوە تاچکو ئەو زۆرجەکە لە سەریان ئەوە هاوکات یانیان لێدام و دەستگا هەن بە تایبەتی هەیەیانەکە خاوەن ڕەگەزنامەیە و بۆ بەریتانیا و ئەمریکاش متابعن و ڕەبتیشی هەیە بە ئێران و هەموو ئەو شتانە خڕبیتەوە بۆیە پاڤل و قوبات ئەو چەند ڕۆژەی چوونە تا ئێستا دیداری گەورەیان نەکردیە یان بڵاو نەکرێتەوە لەو ئەوانە بەڵام یەک دیداری زۆر گەهینجیان لە بەردەستیدایە وابزانام دەشکن ئیتر وابزانام دەشکن لەگەڵ تۆلس گابارد ژنێکە مەسئولی کازان پێ دەگوترێت دیرەکتۆر ئۆف ناشنال ئینتیگلێنس بە هەر حاڵ ئەو مەسئولی هەموو دام و دەستگا ئەوەکانە لە ئینگلیزەکەی خوێنمەوە هەموو دام و دەستگا ئەمنیەکانی هەموو ئەمریکای وەکو هەر شتێک بێ دەبێت ئەو بڕیاردا لە FBI لە CIA یانی لە هەموو ئەو ئەمنیانە داوای دیداری ویان کردیەوە بزانم قبوڵیش دەکرێت کە بەس ئەدێرە وڵا بە کوردیە بە هەر حاڵ ژنێکە سەرپەرشتی هەموو دام و دەستگا ئەمنیەکانی ئەمریکا دەکات پاڤل و قوبات مەلەفێکی ئەوەندەیان پێوە نییە پاڤل مەلەفەتی ئەوەندەی پێەیە تۆماری دەنجە ینی بەڵگەیە بەڵگەی لەسەر ئەو هەوڵەی کە هەوڵی لە ناوبردننی پاڤل تاالبانیاندایە ئەوڵی کۆدەتایاندایە لەگە خۆی نادەیە بداتەوانە بۆ دوو ئامانچەتی هەیە من ئەو وردەکاریە بۆیە باسەکەم یەک کە کۆدەتایە سەربازی هەوڵی کوشتن بە ئێستا کۆدەتای ویش خراپە بەس کۆدەتای ئەو کردی کۆدەتای سپی بوو نەک کۆدەتای کوشتن بوو
ئەو ئێستا هەندە بەڵگەی هێناوە قەناعەت بە ئەمریکیەکان بە تەواوەتی پێ بکاتن کە ئەو هەوڵی کوشتنی هەبووە لە گۆڕێ ئیتر کۆمەڵێک دەنگە یعنی شتی بەهێزی لە دەستا ئەو جارەی ئەوەی ئەم بزانن وانە قوبات وانە پاڤل بە جووتەش چوونە ساعەت سۆلا کورە هێزەکی سەد کەسی بڕۆن ئێستا دەگیرێ بەهەرحاڵ گاڵتە دەکەم هاوڕێیان کۆدەتا تیرۆر ئەوانە شتی زۆر خراپن لە خەباتی ناو خەڵک بەڕاستی ینی خەباتی زەماوەری ڕووخان ئەو ژنە دەبینی و گوتم مەسوولی هەر هەموو ئەو شتانەیە دوو کەیسە یەک هەوڵ دەدەن ئەژی ئەمین بخەنە لیستی تیرۆری نێودەوڵەتی کە بەپێی ئەو هەنگاوانە ئەژی ئەمین سەرپەرشتی ئەو هەوڵی کردیە بۆیە ئەوان هەوڵ دەدەن بیخەنە لیستی تیرۆری نێودەوڵەتی ئەمریکا ئەو ینی ئۆکەی بکە دوو لە دادگای لاهور شێخ زەنجی ئەمریکا و بەریتانیا و ئەو وڵاتانە تەدەخول نەکەن بە تایبەتی ئەمریکا لەوێندە لە بۆ ئەمریکا چوونە لەسەر ئەو دوو ئەساسە ئەو هەنگاوە دەنێن و هەوڵ دەدەن و احتیمالی زۆری هەیە ژنە ببینن کە تۆڵس گابارد بەرپرسی هەموو دەستگا ئەمنیەکانی ئەمریکایە لە سەروی CIA لە سەروی FBI ئەوانە بەڵاممانێ ئەوەش نییە ئۆکەی دەکری یعنی ئەو شتانە ئۆکەی مەسۆر بارزانیش لەمانی سەی ئەو ساڵ دیتبووی و قسەچیان کردمانەوە نیە ئەمریکاش ئۆکەی دەکەن و ڕەنگبی خەڵکی تریش ئەوانی تریش بەڵگەی تریان هەبێت لە ماوەی ئەو سێ چار ساڵی کە کەتینە گیانیەک ئەو یەکێکیانە خەتی لاهوری و خەتی پاڤل و هەتا ئەژی ئەمین ئەوانە هەموو هەوڵی کوشتنیەک تریاندایە هاوڕێیان هەموو هەوڵی ئەوێم بزانم پاڤلیش هەوڵی کوشتنی ئەژی ئەمینیدایە و خەڵکیشی دەگرتیە مەسەڵەن هەوڵی لە ناوبردنی لاهور هەبووە هەموو ئەو ینی خەڵکی تریش بەڵگەی هەیە ئەو چار ساڵەی ئەوانە بەس خەریکی ئەو جەریمانە بوونە و ئەوە هەیە خۆیان لاواز کردیەوە پارتی ئەوە سیرکەریان بووە یعنی ئەوانە دەقیقن دڵنیاش بن لەو خەبەرەی کە هەوڵ دەدەن و احتیمالی تا ئێستا نەیاندیتێ بەس ئەوە گرنگە و بەس ئامانجەکەیان ئەو دوێیە یەک ئەژی ئەمین و تا هێزەکەی بکەنە لیستی تیرۆری ڕەش دوو لە دادگایکردنی لاهور شێخ زەنجی ئەمریکا فشاریان لێنەکە لەگە بەریتانیا هەوڵ دەدەن لەگە بەریتانیش بەڵام بێگومان ئەوە ڕەئی وانە دەمی ئەوە بڵێن ئەوە ڕەئی پاڤل و قوباد و یەکێتیە مانای ئەوە نییە ئۆکەی دەکرێت مانای ئەوە نییە ئەوان دێنە پشتیان ئەوە تا ڕەخنەی لێ ناگرن لەوەی کە سلێمانی بۆمباران نەکرایە لەوەی کە پاڤل چەند کارێکی زۆر قێزەوەندەکە لە سلێمانی پاڤل و قوباد بەڵام ئەوە ئامانجە سەرشتەکەی دیتنەکەیان و سەردانیانە لە بۆ ئەمریکا من ئەلەوە بەرپرسم بۆ دەشبینن و ئەوەشم لە هەندەیە پاڤل و قوباد دەزانن ینی ڕادەگەیەندرێ ڕناگەیەندرێ بەس ئەو دیجارەیان لە بەردەستیدا هەیە و بشبینن ینی پارتی وێچێتی هیچ ئەگەیان لە کێشەی کورد و ئەوانە نمار تاگەشتیان هەر بوویتە ئەو شتە شەخسیانەی خۆیان موچە ئەوانە لایەن بوویتە هەر زۆر لاوەکی سێ مانگ چار مانگ موچەیەک بدەنە خەڵک کافیە لە بۆشایی هەر هەمومان نەک ئاچکو خەڵکێک زۆری ئۆپۆزیسیۆنەکە کە تو بەخۆشت بەششی و ئەرەکەی ئۆپۆزیسیۆنی مشکلە دروست دەکەی بە هەند هەر ناگری بەس خەڵک فێر بۆ ڕەخنە دەگری هەست بەخۆی ناکە بەخۆشی چیە ئەجدیمە ئەو بێدەنجی کۆمەلگا لە ئاسپ پێ موچەیە زۆر زۆر خراپە زۆر خراپە دەبیت خەڵک دەنگ هەڵبڕێ حزب هەبێ حزب نەبێ ئەگەنە ئەوانە 6 مانگ زارێک موچەتان دەدەنێ و یەک قسەی کۆتاییش بڵێم ئاڕێم ئەرێ بەراز دەلال شێخ نازێزانم زۆر لێم پەستی وەڵای خەبەریان دەمێدەیان گوت ینی فولبی بەدەست ئەو خەبەرانەی بڵاوکراتەوەی بەس براکە مەڵە حەقەتە ئاوڕێیان تەلەفۆنکردن دوایین جملە ئەمە ینی 5 ساڵ لەمەوە لە 2009 تەلەفۆنم دەست پێ کردیە خەڵک کەش لەولا ئەولا دوای ئەوە کردیتی بەس ئێستا ئاستەشی زۆر نسمی وەگرتی هەر بەو مناسەبە لێرەوە بڵێم یعنی هەم گوێن دەدەن هەم بڕگەی هەڵدەبژێرن بە زەو خۆیان
يعني ئەتەکەیت ئەو خەباتە جوانەی چۆن خەباتی دووکەوتنە ئەوڕۆپا خەباتی تەلەفۆن ئەوانە دوو هەنگاو بوون ئەنی تەنجی بە مەسوول هەڵچنیە ماندیگرنی بەداخە و خەریکە قێزەوەنی دەکەن کاچ خۆم یعنی هەر یەکە ڕستەوە گوێن دەدا ئێمە ئیشیم ئەمەوەیە کە وێنەیەکی جوانی مۆدێرن پیشان بدەین من ئومێد خۆشناجوونی پێدام گوتە بێژە حکوومەت پێشەوە هەورامی جوونی پێدام کارجەرمەلبەندیان جوونی پێدام سەرۆژ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیان ئی پارتی جوونی پێدام بڕوا بکە جوونم پێ نەداکەوە بەڵام ئێستا ئەو جوێندانە زۆر ناشینە کاچ خۆم ئەو هەنگاوە من بەرحاڵ هاوڕێیان هەرویستم ئەوە بڵێم پاڤل و قوباد